لە بابەتێکی هوەریەوە دێمە سەر بابەتێکی وەرزشی بەڵام بابەتە وەرزشیەکەش لە ڕووی نووسین و کتێبەوەی ئەم کتێبێکە بەدەست منەوە ئەیبینن ئەمە کتێبێکە کە بە ناوی کورد لە تۆپی پێ عێراقدا جا سەبارەت بەم کتێبە ئەوانەوێت کە بزانین کێن ئەوانەی کە نووسیویانە مەبەست و ئامانج لە نووسینی ئەم کتێبە چییە ئایا کورد لە تۆپی پێی عێراقدا شوێنی کوێ بووە واتە چۆن توانیوێتی خۆی پێ بگەێنێت و بەگشتی ئەزمموی یاریزانی کورد و ئەزمموی یاریزانی عراقی پێم با بەگەر هەڵە نەبم لەم کتێبەیە هەیە بۆی کە زیاتر زانیاری سەبارەت بەوە وەربگرین لە کتێبەکە ئەوە لەگەڵ زاگرۆس نانەکەلی کە ڕۆژنامەنووسی وەرزشی یاخود میدیاکاری وەرزشیە ئەم کتێبیان نووسیوە دیارە من پرسیارەکەم چکە بەخێر هاتی سەر چاو بزانین تەنیا هەر خۆی کارەکەی کردو یا کەسی دیکەشی لەگەڵ بۆ بەخێر هاتی سەر چاو کاک زاگرۆس زۆر سپاس بۆ تۆ پێش هەموو شتێک ئەم کتێبە ئامانجتان لێ چێ و هەر بە تەنیا خودی خۆت هەڵسای بە کۆکردنەوەی زانیاری سەبارەت بەم کتێبە نەخێر خۆی زۆر سپاسبانی باش ئیزەناب بینەرانی بەڕێز بێگومان هەموو شتێک لە چرکە ساتێک دروست دەبی زۆر زانە گوتمانە لەگە برادێکم شۆ قسەمان کرد شکست تەنها چارپیتە ئێمە کاتی خۆی هەست دەکرد یاریزانی کورد لە پێکاتەکانی عێراق زۆر لە پێشەنگ بووینە بەڵام مێژوو خنکاندوێتی باش دەبێت و دەربازیان کە لەو خەکانان چۆن یەکێک دەکەوێتەوە ئەو مەلە نازانێت دەبی بهینێ دەرەوە هاوکاری دەبێت جە پاڵپشت دەبی لە تێکڕای وەرزشەکانی عێراق کورد دەتوانم ئەگە پلەی یەکەمینێ بۆ پلەی دووەمی هەبوو بەڵکو زیاتریش بووە بەڵام مێژوو غەدری لێ کردووە بەچی مێژوو غەدری لێ کردو بۆچی مێژووی تۆپی پێ ئەگەڕێتەوە بۆ چ کاتێکات بە دوو ئەزمون غەدری کردو یەک خۆی خودی خۆی غەدری لە خۆی کردووە پێناسە و ژیان و ئەرشیفی خۆی کۆ نەکردوتەوە دووش سوڵتەیەک لە دوایەکانی عێراق گرنگیان بە تاچی کورد نەداوە حتا حدێک بتوانن خۆی لە پێگەیەکی تایبەت ببینێتەوە بۆ نمونە یەک یاریزەمان هەبوو لە هەڵبژاردەی عێراق ساڵی 86 کە عێراق لە مۆندیالی مەکسیک یاری کرد دایان نەبەزان تۆ وەرە قەنەعەتم پێ بناوی یاریزانە زۆر لە ئاستیلەوانی باشتر ناو یاریگا یاریان دەکەن باش کاک زاگرۆس بێژووی تۆپی پێی کورد ینی کە تۆپی پێ هاتبێتە عێراقەوە کورد چ ڕۆڵێکی تیا هەبووە ئەو کتابەیە من و کاکسەنگەر هاوکارەکەم پێکەوە نووسیمانە پێکەوە ئامادەمان کردمان و نووسیمانە پێک هاتووە لە مێژووی 71 ساڵی لە ساڵی 51 دەستمان پێکردووە ساڵی 50 یەکێتی تۆپی عێراق دامەزراوە لە 51 یەکەمی کورد لە پێکاتی هەڵبژاردەی عێراق یاریان کردووە یاریی دۆستانەیە لەگە وڵاتی تورکیا کردووە هەمە پشکە هەبووە چوتە لەگەر پێکاتی هەڵبژاردەی عێراق یەکەمین پەنەرتی یاریزانی کورد لێداوە بەشداری کردنەوەی هەمە پشکەوە لەو کاتوی ئەمە مێژووەکەمان نووسیوە بەڵام ئەگەر بگەڕێن سەر مێژووی ڕاستەقینەی کورد دوو مێژووی زۆر گرنگمان بەدەست دەکەوێت ئەوە ڕۆژنامەنووسێکی عەرەبە عێراقی نووسیوەتی ئەڵێ یەکێک لە احتیمالەکان کاتی خۆی ئینگلیزەکان هاتنە عێراق لە ڕێگەی بەسراوە لە ڕێگای بەندەرەکانەوە تۆپی پیان هیناوەتە عێراق احتیمالی دوم دەڵێ کە زۆر ئەسەحە ینی ڕاسترە دەڵێ کاتی خۆی کوردانی باکوور و باشوور بە بۆنەی نەورۆزدا تۆپی پێیان کردووە باشە لەوە عێراق تۆپی پێ گواساتەوە ناو هاتوۆتە ناو عێراق ینی لە کورد تۆپی پێ هاتۆتە ناو عێراق بابێنەوە سەر مێژوەکە ساڵی 1922 بە فەرمی لە دوو قوتابخانەی ناوەندی بە ناوی بڵات و بە ناوی مەدرسەی حوڕەی لە عێراق یاریەکیان کردووە ئەو یاریە لەگەر چێ یاریان کردووە لەگەر ئەو کاتی سەردەمی خۆی ئینگلیزەکان لە عێراق بوون لە عێراقیان بڕێ بردووە یەکێک لەو یاریزانانێ کە یەکەمی کەس هاتبێتە ناو یاریگە پێی خست بێتە ناو یاریگە کورد بووە ناوی جەلیل کوردی بۆ خەڵکی ئاکرێ بووە پێیان دەگوت جەلیل ئەبوو جبن واتە جەلیلی خاوەن پەنیر فرۆش ئەو پیاوە یەکەم یاریزانی کورد بە مێژوەکە دەگەڕێتەوە 104 ساڵ ینی 102 ساڵ بەڵێ باشە ئێستا ماتوانین بڵین ئەمە زیاتر جەخت دەکاتەوە سەر مێژووی تۆپی پێ لە ناو کووردا یاخود بەگشتی ئەو بابەتانی کە لەناو ئەم کتێبە کۆکراوەتەوە زیاتر مەبەستی چییە؟ مەبەست ئامازمان لەوەیە هەموو خۆی وڵاتشی وەکو زلهێزی وەشکۆ ئەمریکای ئێستاش احتیمادی 170 لە دەستگا گەورەکانی ئیش لەسەر ئەرشیف دەکەن بەداخۆ ئێمە ئیش لەسەر ئەرشیفی خۆمان ناکەین زەنابەت لە بواری خۆیان بانی تۆ زەنابەت مەسەلەن فترێکی زەمەنی بەرنامە پێشکەش دەکەی بەرنامەی چاکتر پێشکەش دەکەی گرنگی یەکێک بینوسێتەوە ئەگەر نا خۆت بینوسەوە بەیانەکەی ئەو ڕۆنا 10 ساڵیکە 15 ساڵیکە دەڵێن چۆڤانخانێک بۆ لەو کەسانێک کە بەرنامەی پێشکەش کردووە ئەنسیکلۆپیدیایەک دادنێ من ویستم لە فۆتان لەگە کاکسەنگەری ڕزگاریان کەین یعنی مەجموعە یاریزانێکمان هەیە تەنانەت ئەسڵەن لە سەفحەکان و لە ڕووپەڕەکانی ڕۆژنامەی کوردی و عێراقی ئەسڵەن بوونیان نەمابوو ئێمە بە دوایدا گەڕان دۆزیمانەوە لە مردن و لە فەوتان و ینی لە وەهاما ڕزگار وەکو بڵێ
ڕۆحمان دایتەوە بەری. زۆر باشە کاتە کاک زاگرۆس ئەگەر بینە سەری ئەم ئامانجە بکەین کە مەبەستان چۆ دەیکاتە ئامانجەکەونە گەورە بێت کۆکردنەوەکەشی بێگومان ئاسان نەبووە کۆکردنەوەی ئەم زانیاریانەی کە لەم کتێبەیە هەیە پشتان بە چ ئەرشیفێک ئەبەست ئێوە یاخود ئەمە ئیتر ئەبێتە ئەرشیفیا ئێوەش پشتان بە ئەرشیفی دیکە بەستووە و بۆی کە پشتڕاست ببێتەوە ئەوانەی کە هەبوونە لە مێژووە و پرسیارەشی زۆر جوان بوو بەڵام گلەیەکی دەکەم لەگەڵ پرسیارەکە پرسیارەکە زۆر چاو خۆش پرسیارەکە لەوەیدا زۆر منطقای لۆژیکە چۆن بتوانی ئەوە کۆ بکەیتەوە ئاسان نییە نەک لە بۆی بڵم خۆم و کاکسەنگەر دووسبانە نا ئەرشیف پێش ئەوەی کە تۆمار و ئەرشیف بێت ئەوە تاریخ پێشەوەی تۆمار و ئەرشیفی ئەخلاقیەتە دەبێت زۆر بەڕازگۆیی ئیش لەسەرەوە بکەیت ئەنی بۆ نمونە ئەگەر بەڕێز دەدیان کەناڵەکەت لە مەراسیمی پرس کۆنفرانسەکە ئامادەبای هەمومانشی کردبەوە بەڵام مەبەستمان نەک ئامادەبی کە ڕیکلام لە بۆ کتابەکە بکەین نە ڕیکلام لە بۆی تاریخی میلەتەکە بکەی 100 ساڵە ئەوە ئەمن تەنها ناوم لەسەر نووسرایە بەیانەکەی ناوی منیش نامێنێ جەنا بدێ یەکەش کە دێتە شوێنی گرنگە لە بۆ ئەوەی ئەو ئامانجەی ئەمە پێکایتمان لەو فترەی زەمەنی چۆن بووە خەڵکمان هەیە مردووە لە ساڵی 60ەکانەوە تۆ وەرە ژیان نامەی دەربینە خەڵکمان هەیە لە ساڵی 70ەکان ماوە بەڵام هیچ یادگاریەکی لەبەر نەماوە تەنانەت گۆڵەکانیشی لەبەر نەماوە یاریزان هەبووە لە ماوەی بینی دوومان کە تا سێ مانجی پێ بنە بەش ژیاننامە لێەوە دیکۆمنتکاریەکە و ئەرشیفێکە و تەنانەت داتایەکانی سەرەتای دروستبوونی وەرزشی کوردیا لە باشووری کوردستان لە باشووری کوردستان باشە گلەیەکەی بۆ گلەیەکەم ئەوە بوو گلەی خۆشەویستان دەکرێت نیە گلەیم ئەوەیە میدیای کوردی میدیا کورد دەزگای ڕاگەانی کوردی بەگشتی جەنابشتان و چکە لەکانەمە گرنگی بە وەرزش نادەن بە میدیای وەرشی نادەن نمونەی سادە و ساکاردووە بینەوە بەڕێزت کە دەبی دەورا پشتەکەی خۆت بینیبی لە مەسلەی میدیا وڵاتێک وەکو ئێستا مۆندیالی لێپەڕۆدەسی مۆندیالی 2022 کە لەو مانجی یازە دەکرێت بە ڕێکلام بۆ کەس نەکەین تۆ دەزانی مۆندیالەکەی 22 بەچی بردەوە خەڵاتی مۆندیالی کە پێشوازی ئەو ساڵی 22 لێ دەکات بە چار کەناڵی وەرزشی هەبوو ئەمەندەی کەناڵە وەرزشەکانی چالاک بوونەوەە خولێکەکە بوو تۆ دێگۆ خولەکەی خۆت بدە من بە جوانتری شێوەی دەگواستەوە دوایە هەر خولەکەی خۆشت بە پارە دەفرۆشتەوە باشە پێ دوای ئێستا ئەمە تا چەندە گرنگی ئەبێت لە ناو خەڵکا و تا چەندە کاریگەری ئەبێت بێگومان بەردەوام ئەبێ میدیا خەڵک ئاراستە بکە بەڵام ئێمە هەندێک جار پێچوانە بۆتەوە خەڵکەکە میدیا ئاراستاکە ئەمە کاریگەریە بێت لەسەر خەڵک بۆی کە میدیاکان لە بواری وەرزشە ئاراستە بن یەک لۆژیکەیە تاچی کورد زۆر گرنگجی بە ئەرشیف دەداتن نەوەگو دەستگا بەرپرسەکان ئەوە زۆر پێم ناخۆشەوە دەڵێن بەڵام واقعەکە بەرمونم پێ دەڵێم ئەو کتابە یاخۆی چۆڤانخان نەبی من نییە من لەو بابەتە دەربێنە باشە مێژوەک بێ هیچار پارچەی کوردستان بی و باشووری کوردستان بی بەیانەکەی ئەو ڕۆبزانی بەفەوتی تۆ ڕزگاریکەی ڕۆڵی تو چێلۆ کتابێ دەبێت جوندی مەچول بی سەربازی ونی من شتێکی خۆش بە جەڵمەوە نەک بابەتی مەسەلەی مادی لەو کتابە بەسوپاسە وەزارەتی ڕۆشنبیری کە هاوکاری کرد حکوومەتی هەرێمی کوردستان کە هاوکاریان کردین کە تەقدیممان کرد پارەکەی بۆ تەسیس کرا بۆی دەرچوو لە پاشەوەی ماوەیەک ڕاوستان دوو یاریزان هەبوو نەماندۆزی بۆ هەتا بکەوتە ئەرشیف دامەنا تەقدیمی چاپخانەکانمان کرد پارەکە گرانتر هەشت گەڵان و گەڵا کەتە سەرما گرانتر من نووسەرەکە وتبە بەس فی سەبیلی پرۆژەکە ڕێک پارەکەمان لە جیرفانی خۆمان دەرینە نەک لە بڕێم پارە سەر دەکەم بەڵام ئەوە من نیمە چوومە وەزارەتی ڕۆشنبیری چوومە لەو شوێنە لەو قاعلێ باشە مادەم ئەوەندە ماندوو بوونە پێی تا چەندە گرنگە ئەمە لە کۆلێژە وەرزشیەکانی کوردستان ئەم کتابە هەبێت یاخوا هەموو دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆلێژەکان و زانکۆکانیدان بابێن دانەیەشیان پێ بدەین وەریگرن لە بۆ یاریزان لە بۆ قوتابی خوێندکاری کورد باسکەن بڵێن ئەوە ڕۆڵەکانی ئەو بنەوە باو باپیرانی ئەو بوونە یاریان بۆ کورد کردووە ڕاستە لە ریزی هەڵبژاردی عراق یاریان کرد بەڵام ئەوە یاریزان بوونە نەڵێن ئێمە کەسمان نییە نەڵێن ئێمە یاریزانمان نیە هونەرمەندان نیە ئەکتەرمان نییە شانۆکارمان نییە یعنی کەسی مەرموقمان نیە هەموو یاریزانەکانی کورد لە هەڵبژاردەکانی عراق پێشەنگ بوونە جگە لەوانشدا لە هۆ دوو ڕەگەز لە خاتونەکان و لە پیاوانیش کە من دەتوانم بڵێم بەشی شێری خاتونەکان ئەو کتابیان وەگرتووە ئەتوانم یەک پرسیار وەکو دو پرسیار لە جەنابەت بکەم ئەویش ئەوەیە کە با ڕۆڵی ئافرەتان لە بیر نەکەی لەم کتێبە ڕۆڵی ئافرەتان چی هەبوو پێشەنگەکە نەکەوە بە ئەمری واقعی خۆتان چەسپاندووە ئەو ئەمن نیمە بتوانم تاویز بە تۆ جەناب بکەم ئەوە کوڕیان کچە نەخێر ئەگەر تۆ یاریت نەکرد بێ ناوی مەسەلەن بۆ منە خۆشی منی تێدانە بە یاری نەکردو بەڵام لەوانەیە ناوی تۆی تیابێ لە بۆ یاریت کردووە واقع گوتمان مێژوو بەر لەوەی کە ئەرشیف و دیکۆمنت بێ ئەخلاقێتە ئەو خاتونە بەڕێزانەی کە دایک و باوچیان پاڵپشتیان کردووە هانیان داوە هاتون لە ڕیزەکانی هەڵبژاردی عراق وڵات و شارانیان کردووە سەرڕای 1001
توانە و تان زووتەلاریان لێکردونە بەڵام گیان بەوە شتەکەنەوە لە ڕیزی ئێستا ئەمڕۆ لە ئەرشیفە ناویان چۆن مێژوو زۆر باشە کەواتە بۆ هیوایی کە ئەمە لە کۆلیژی وەرزشا بیبینین لە زانکۆکانی هەرێمی کوردستان و بێگومان ئەمە ڕۆژانە هەر تۆمارەکرێت مێژووی دیکە تۆمارەکرێت بۆ هیوایی کە آخر بطوڵەی ساڵی 2022 ساڵی عراق لە سعودیای بردیەوە لەسەر ئەو ڕاوەستان هەتا ئەویشمان تۆمارکرد کەسانی کوردی تێدا بوو ناوەکانمەدانە ژیان نامەمەدانە ئەنجە دامەنە چاپی دەستەکانتان خۆش بێت کاک زاگرۆس بەو هیوایم کە وەک وتم سەروەری دیکا لە وەرزش و لە تۆپی پێ و زۆرێک لەمانە تۆمار بکرێن و بچکایەکەم هەیە بۆ خۆمنا بۆ ملەتەکەم بۆ شوانە ئومێد دەکەم حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان هەموو ئەو دەستگانەی معنینە وەزارەتی ڕۆشنبیری گرنگی بە میدیا و وەرزش بدەن ئەوە ئێمە هەنگاوەکانمان ناوە و بێگومان بەیانیان ئەوانی کە بینەری بەیانی 24 بن دەبینن ئێمە زۆربەی بوارە وەرزشیەکان چۆنەڵێت وەلامان نەخستون لێرە میوانمانە بێت ئەو یاریانەی کە هێشتا ناو کوردستانیش سەرەتان لە وڵاتانی دیکەەوە هاتوونەتە کوردستان و یاریزانان یاری لەسەرەکەن و تەنانەت ئەو کەسانی کە لەسەر بوارە وەرزشەکان زۆر گرنگێدەن ئێمە هەمیشە وتمانە دەرگای ئێمە واڵایە بۆ ئەوی کە هەر کەسێک هەر هەنگاوێک ئەنێت بۆ پێشخستنی کوردستان بە یەک هەنگاویش بێت ئەوە لە پرۆگرامی ئێمە ئەتوانین ئێمە خزمەتی بکەین و ئەو کاری کە کردوێتی بە کورد و کوردستانیانی بناسیین دەستەکانت خۆش بێت زاگرۆسنانەکەلی کە بە دیارێکی لە باتی گوڵەوەم بۆ هینەوە دەستەکانت خۆش بجا چۆنەڵت گوڵ هەرە تۆزەیەکە لە بەردەستمانەوێت و دوای تربۆنی ناوێت بەڵام ئەمە سپاس دەکەین دەستەکانت خۆش بێت کاک زاگرۆس ئەمبارەی میوانی ئێمە بوویت بە هیوای کاری باشتر زۆر سپاس کاتیش خۆش